دوودانە دوو ناکاتە چوار ئەکاتە یەک ئەویش کوردستان. شاعیری ڕۆژهەڵاتی کوردستان نادر قازی لە سەردەمی کۆماری کوردستان ئەڵێ وە بیرمە لە مەکتەب دەیان پرسی دوودانە دوو دەکاتە چەند هەموو تێکڕادەیان نووسی دەکاتە چوار کەچی ئەمن لە حسابا نمری کەمم ئەهێنا و ئەهاتمە خوار ئەوەش تەنیا لەبەر ئەوەی لای من وابوو دوودانە دوو دەبێ بەیەک نابێ بە چوار لای من وابوو ددان و دوولێ و زبان نابن بە چوار دەبن بەزار بە تێکڕایی دەکەن هاوار لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێک داوا دێنە کار لای من وابوو گەڕەک خان و کۆڵان شەقام نابن بە چوار دەبن بە شار تێیدا ژی دەوڵەمەند و خەڵکی هەژار لای من وابوو کۆلکە و ڕیشە لق و گەڵا نابن بە چوار دەبن بەدار هەندێ کورت و هەندێ درێژ وەکو چنار لای من وابوو ئەوین و دڵ جوانی و پاکی نابن بە چوار دەبن بە یار لە لای دڵدار ئەو هەمووی وا دوو بە دوو دەبن بە یەک نابن بە چوار یەکجار زۆرن بەڵام لەکوێ دێنە ژمار تەنیا ئەوەندەی دەزانم ئەگەر لەشم سەد پارچەکەن بمدەنە ژێرگولە و ڕەگبار بچمە سەردار قسەی دڵم دێتە سەرزار کوردستانم هەر وڵاتێکە و نابێ بە چوار